درێژە پێدانی ئازایەتی و جورئەتی زۆربەی ژن و پیاوانی ئێزیدیە. يعني تجربة بسريم هات شكل جلك بزعمة ونك أنا وسري ما بتني سري هر كتشت إزديا وإزديا مشكيت هاتن كتن دست داعش ده. شو من هاتنا فروتن شو هاتنا اختصاب كرين شو زاروي مش مدبرين شو زلامي مش مقود كرين زاروي ما يتيم هلا أو معاناة إدنا خلاص نامو أطنها أفتشتي مستمرة زي سي هزاري دست داعش ده أفتشتي مستمرة. ترجمة هذا الكتاب جاء نتيجة جهد كبير من قبل الكاتب ومن قبلي أيضا حتى نوري للناس شنو جرائم داعش ضد الإنسانية وضد الأيزيديات بنفس الوقت. ليلى كانت هي شخصية هي ما أعتبرها إنسانة عادية أو امرأة عادية، هي امرأة استثنائية قدرت تتحدى الظروف وتطلع من ظروفها تبين للناس كل اللي صار بيها. And Divorce Organization. In this, we welcome you in this special. من هيوان وايا هر يك لمنالا كان دواي أوي قناخي تريان بري لكلية وبين بولام. بين بولام وخم باوشان لي بدم وماتشان من وكو باوكي يك لو مناڵە و قوتابیانی کە لێرن کەمێ تەرکیزی کەمە و نوتخی زۆری نییە بەڕاستی ئەم سنتەرە وەکو یعنی وەک چۆن بڵێ خوای گەورە ڕەحمەتێکە ناردویەتی بۆ ئەم شارە زۆر خەڵک ئیسفادەی لێ کردووە زۆر مناڵ پێگەیشتووە زۆر مناڵ لە مەرحەلەیەکی کە زۆر قورس و ناخۆش لە قسەکردن و نوتق و لە حرەکە و لە تەرکیز و لەمانە ئێستا ئەلحەمدولیلا حەفلەیان بۆ کرا و چونەتە قوتابخانە و چونەتە ڕەوزە و پێگەیشتونە و ئیسفادەیەکی زۆر کراوە لەم سنتەرە. ئەمڕۆ 35 مناڵ لێرە تەهیل بووە واتە قۆناغێکیان بڕیوە بەرەو خوێندنە ڕۆن بەرەو مەکتەب ئەڕۆن طبعاً بە ماندووبوونێکی زۆر ئەم مناڵانە تەهیل بووە هەروە بە ئاسانی نەبووە بە شەون و خونی دایک و باوک بووە ڕۆژانە کادرەکان هیلاک بوون خۆمان هیلاک بوون لەگەڵیانە من ئامانجم ئەوەیە مناڵ پێ بگەینین و مناڵ بچێتە مەکتەب و دایک و باوک بێئومێد نەبن. متوسط الحمد لله رب الغرف سامل هیچی نازانی هیچ ئێستا تا 4 ساڵە باوکینە ناو باوە ئەڵێ هەموو شتێک ئەڵێ یای بڕایتە لە خۆشیە ئەگریان. وعندنا برنامج تعليمي البرنامج النطق مالنا الحمد لله رب ئەمڕۆ شار بە بۆنەی سەرکەوتنی ئەو قوتابیە ئازیزانەی کە لە لامان خولەکانیان ئەنجامدای و بەشدار بووینە تێیدا ئاهەنگێکمان دویان ساز کرد بۆ پیرۆزبایی لێکردن لە قوتابیەکان و زیاتر تەشجیعکردنیان هەروەها بەخشینی سوپاسنامە بە مامۆستایەکان کە بە شێوازە خۆبەخشی لەگەڵیان بووینەوە و خۆیان پێوە هیلاکردینە. من وەکو قوتابیەکی دەرچوو پۆلی 12 ئامادەیی کە لە خەڵکی چۆمانم هاتووم لێرانە پار هاتووم دەورەیەکی بەهێزکردنی وانەکانم کرد و لە پەروەردەی دڵنەوە کە توانیمان بەڕاستی سوودێکی زۆر لێ بین و بە درێجەیەکی باش لە پۆلی 12 سەرکەوتن بەدەستین بەڕاستی زۆر سوپاسی ستافی دڵنەوەکەین و سوپاسی تەرجە مامۆستایەکانی شەکەین بەڕاستی زۆر هاوکاریان کردین و